السلام عليكم. سڵاو عزیزانم، هیوادارم زۆر باش و ئاسوود دەبن. من سەنگین مەحموودم، خوێنسکارم لە 11 ئامادەیی. وەکو ئێوە تەلەبەم و زۆرێک لەو سەختیانەم چەشتووە کە لە مەکتەبە هەیە. بۆ نمونە نەکە لەو شتانە کاتی ئێمە سایمانەکرد لە ماڵەوە، یعنی زۆر ئەمانزانی کە ئەمە سایەکی زۆر بوهیمە کردومانەوە، باوەڕمان پێی بوو کە لە مەکتەبە بە جوانی بیڵێنەوە. بەڵام خۆ لە ڕاستیە لە مەکتەبە نەمانەتوانی بیڵێنەوە کە مامۆستامانە بینی لە بیرمان نەچووە. ڕاستەیەکی لەو کارەکان ترسە، بەڵام ئەم هۆکاری کە ئێمە بیرمان ئاهاتەوە ئەوەیە کە پێویستمان زانیاریەکانمان پەیوەست نەئەکرد بەیەکەوە، وەسایەکی هەڕەمەکی بوو و زیاتر بۆ ئاسوودەکردنی خۆ بووک ئەوەی بڵێ من سایم کردووە. و الحەمدولیلا ئەم کێشانەی کە من هەم بوو لە مەکتەبە و لە لەبەرکردنی قورئانە هیچیانم نەماوە. سوپاس بۆ خوای گەورە و سوپاس بۆ خوای گەورەی و ئەو هاوکاریە مامۆستا بەڕێزانەیە. ئێستا هەندێک لە سوودانە باس دەکەم کە لە مەکتەبە لێم بینیوە. الحەمدولیلا ڕۆژێک لە دەرسی کیمیایە هیچ سایەکم نەکردبوو و مامۆستا دەرسی پێ من تا سایی زیابکەین. پرسیارێکی لێ کردین، جا ئەو منی وەک تەلەبێکی ئاسبەر سەناسیە بۆیە سایم کردایە و چاوەڕێ بکڵم سێرێ منیش تەنها یەک سێری ئەو شوێنەم کرد، ئەو بەشە کرد کە ئەبووە بۆ هەڵسامایە. الحەمدولیلا کە توانیم جوان هەستم شەرحیکەم بۆی خۆشم پێی سەرسان بووم کە توانیم ئەو بابەتی بۆ شەرحکەم و هیچ هەڵەیەک نەکەم و جوان لی تێبگەم. و سوودێکی تریش لە ئیمتیحانی بیرکاریە کە لێم بینیم، مامۆستای بیرکاری ئەمە دەیەمەی وت من لە ئیمتیحانی 620 ئەبێ ڕۆژی شەمانتان بۆ دانم، چونکە بیرکاری زۆر ئاڵۆزە وردە بە جوان سایی تاکەن. ئیترا ئیمتیحانی 20 کۆتایی کە کردمان ڕۆژی شەمبە بوو کە پێنجشەممە هاتمەوە بەیانیەکەی. هەر پێنجشەممەی سایەکم نەکرد، ساعت 12 شەو بۆ 2 شەو ڕاهێنانی خێرابینینمان کرد لەگەڵ مامۆستا کلسومە، چاڵەنجێکمان کردبوو تا ئاسکی بەرزتر وەرەزمێنم. ئەو کاتە نەمتوانی ئەو ئاستە ببڕم، چاڵەنجەکەم نەبردەوە، بەڵام کە هەستام لە خۆ بوو بەیانیەکەی 12 بۆ دوانیۆڕۆ بوو، توانیم چاڵەنجەکە ببڕم و بگەم بە ئەو حەدەی کە ئەمویست. ئیتر لە ساعت 4 بۆ 6 ئێوارە بەخۆ بە تەواوی سایم نەکرد، بەس سێری چەند ڤیدیۆیەکم کرد کە ئەو بابەتانەی لێ تێنەگەشت بوو. ساعت 7 بۆ 12 شەو بەجددی سایم لە بیرکاریا کرد. تەمان شومەرەگر لە نێوانەکانە 5 ساعتی تەواوی ناکرد. ئەوەش با بزانن یعنی هیچ سایەکم لە ڕۆژانەیە نەکردبوو، تەنها ئەو واجباتانە نەبێت کە مامۆستا PA لە ڕۆژانەیە ئەویش حەلکردنەکان بوو. الحەمدولیلا کە چوومە ئیمتیحان بۆ بەیانیەکەی، یعنی مامۆستا باوەڕ ناکەن ئەو پرسیارانە ڕێک ئەلوت ئاودوێ ئەمە پرسیارەکانی مامۆستایە لای من وا بوو کە هاتمە دەر لە ئیمتیحانە هەمووی وا قورس بوو نەبێ وێرا بڵێم ئاسانەت بەستەیەم بۆم بەخوا ئەمە خۆزگە بتوانێت بە خێرایی یەکسەر هەوی بنووسم منەجاتم بێ، ئەو نە ئاسان بوولام الحەمدولیلا. وەلە لەبەرکردنی لاپەڕەی قورئان کە هێشتا سەرەتامە، پێشتر 2 ساعت بۆ ساعت و نیوێک بۆ ئیش بە تەواوی لەبەرم ناکرد. ئێستا لە 20 خولەک کەمترم، ئینشاءڵڵا زۆر کەمتری شێکەمەوە، ئامانجی زۆر گەورەتریشم هەیە. ئینشاءڵڵا چاوەڕوان بن ئەیبینن و زۆر سوپاسی ئەو مامۆستا ئازیزانەکەم، سوپاسی هاوکاری دڵسۆزیانەکەم، یعنی وام لێ هاتووە لەو دڵسۆزی ئەوان ئەڵەن خۆزگە ئەم خولەقەت هەمیشە لەگەڵمانە بوورە. وە پەیامێکیشم بۆ ئێوەی ئازیز ئەوەیە کە هەوڵ بن بەشداری بکەن ئەم خولەیە. ئەمە ڕیکلام نییە، ئەمە ڕاستیەکە، ئەمە ئێوەش ئەم سوودانە ببینن، ئەم سەرکەوتنانە بەدەست بهێنن بە کاتێکی کەمتر. ئینشاءڵڵا سەرکەوتووە بن. قسەکانی من تەواو بوون، بە هیوای سوودتان سوپاسان دەکەم کە هەتا کاتی خۆتان پێبەخشیەوە. سەربەرز و سەرکەوتوو بن. ئەسەلامو عەلەیکوم.